بەڵام تۆ گوێ لەم هەموو وتارە دەگری کوانێ بانگەوازی تۆ بۆ ئیسلام. فەیسبووکەکەت ئەکاونتەکەت شایەتە لەسەرەوەی کە تۆ خواناسنیت. کوا بڵاوکردنەوەی دینی خوا کوا؟ وەڵا با پێم نەڵێن ئیسلامی، با مەعاشەکەم نەبڕێ، خوا مەعاشێ ببڕێ، خوا کەسابەتێ ببڕێ کە لە خوا دوورت خاتەوە. چ قیمەتێکیەیە؟ خوا پلەپایەیە ببڕێ کە خواناسیتیان نەبێت. وەڵا با پێم نەڵێن ئیسلامی. بۆ ئیسلامیی قورئان بڵاوکردنەوە قورئان ئێمە دامان ناوە شانازی بە دینەکە تۆ بکە. بێدینێک ملحیدێک شانازی بە دینی خۆی و بە ئاینی خۆی و بە پرۆگرامی پڕپوچی خۆیەوە دەکاتەوە شانازی بە دینی خۆتەوە ناکەی. پێت عیبە؟ پێت عیبە؟ چیمان کرد ئێمە؟ گوێمان لەو هەموو خوتبەیە گرت چیمان کرد؟ کوا داعوەمان ناتوانین ئێستا ناتوانین 5 دقیقە ئامۆژگاری خێری خەڵکی بکەین. کەواتە لێرەوە دێ و لێوە دەڕوا زۆر بەمان لێوە دێ و لێوە دەڕوات. بەڕێزان لەم ساڵەدا 2022 گوێمان لە 52 خوتبە گرت لە مزگەوتەکانە. جگە لە خوتبەی تر، جگە لە وتارەکانی تر، بەڵام گۆڕانکاریمان بەسەرا هات لە پارەکە باشترین یا خراپترین. پرسیارە لە نەفسی خۆمان بکەین، محاسبەی خۆمان بکەین. گوێمان لە 50 خوتبە زیاتر گرتووە، بەڵام ئایا باشترین ئیمانمان باشترە لە پارەکە؟ تەقوامان باشترە لە پارەکە؟ وازێنان لە حراممان باشترە لە پارەکە یا خراپتر بووینە؟ ئیماندار وان نییە. خوای گەورە دەفەرمێ وئیذا تولیت عەلەیهم ئایاتوه زادتهم ئیمانا. ئیماندار کاتی ئاەتی خوای بەسەرا دەخێنرێت و ئیمانی زیاد دەکا. لە پارەکەەوە چەند ئاەتان گوێ لێ بوو، چەند حەدیث، بەڵام باشتر بوون یا خراپتر؟ بە خۆتانە بچنەوە محاسبەی خۆتان بکەن. خوای گەورە لە قورئانی پیرۆزا بەسەرهاتێکمان بۆ باسەکات کۆمەڵێک لە جنۆکەکان هاتن گوێیان لە پێغەمبەری خوا گرت صلی الله علیه وسلم قورئانی دەخوێن لە نوێژدا وتاریشی نەدا بەس قورئان. خوای گەورە دەفەرمێ کاتێکە هاتن گوێیان گرت، ئەوەندەی گوێیان لە قورئانەکە گرت ئیمانیان هێنا، ڕۆشتنەوە بۆ ناو قەومەکەی خۆیان وتیان ئەی قەومەکەمان. ئێمە گوێمان لە کتابێک بوو لە دوای تەورات دابەزی بوو، ڕێنمونی خەڵکی دەکا بۆ ڕێگای خوا، بۆ ڕێگای حەق. ئەی قەومەکەمان ئیمان بەو کەسە بهێنن کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. دعوەیان کرد، بانگەوازی قەومەکەی خۆیان کرد بۆ ئیسلام و بۆ ئیمان. بەڵام تۆ گوێ لەم هەموو وتارە دەگری کوانێ بانگەوازی تۆ بۆ ئیسلام؟ فەیسبووکەکەت ئەکاونتەکەت شایەتە لەسەرەوەی کە تۆ خواناسنیت. کوا بڵاوکردنەوەی دینی خوا کوا؟ وەڵا با پێم نەڵێن ئیسلامی، با مەعاشەکەم نەبڕێ، خوا مەعاشێ ببڕێ، خوا کەسابەتێ ببڕێ کە لە خوا دوورت خاتەوە. چ قیمەتێکیەیە؟ خوا پلەپایەیە ببڕێ کە خواناسیتیان نەبێت. وەڵا با پێم نەڵێن ئیسلامی. بۆ ئیسلامیی قورئان بڵاوکردنەوە قورئان ئێمە دامان ناوە شانازی بە دینەکە تۆ بکە. بێدینێک ملحیدێک شانازی بە دینی خۆی و بە ئاینی خۆی و بە پرۆگرامی پڕپوچی خۆیەوە دەکاتەوە شانازی بە دینی خۆتەوە ناکەی. پێت عیبە؟ پێت عیبە؟ چیمان کرد ئێمە؟ گوێمان لەو هەموو خوتبەیە گرت چیمان کرد؟ کوا داعوەمان ناتوانین ئێستا ناتوانین 5 دقیقە ئامۆژگاری خێری خەڵکی بکەین. کەواتە لێرەوە دێ و لێوە دەڕوا زۆر بەمان لێوە دێ و لێوە دەڕوات. نامێنێتەوە لە دڵ و مێشکمانە خوتبەکان. ئەمەش بەڵگەی لەسەر خراپی ئێمە نەک چاکی ئێمە. کەواتە ئاگادار بە لە جیاتی ئەوەی گۆرانی بڵاوەکەیت و حەفلە و ئاهەنگ بڵاوەکەیت و گوێ لە ئەو شتانە دەگریت. قورئان بڵاوکەرەوە، وتاری ئاینی بڵاوکەرەوە، بەڵام وتاری کەسانێک کە نەرمونیانن، توندڕەونین، خەڵ بە کافر نازانن. بۆیە برای بەڕێزم ئاگادار بە چی بکەی لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکری. چیت کردو بۆ ئەم دینەی خوا؟ ئەوەی کە پێت بوو لە عیلم و زانیاری چیت پێ کرد؟ خوا لە ڕۆژی قیامەتە محاسبەت دەکا کاتێککە گوێت لەم خوتبەیە گرتووە ئەڕۆی بۆ ئاهەنگ. خوا محاسبەت دەکا و دەهێنێتە بەرچاوت. وەڵامی بۆ خوا ئامادەکە، هیچ وەڵامێکت پێ نییە جگە لە سەرشۆڕی. بۆیە گەنجە خۆشەویستەکان بۆ خوا بژین، دڵنیا بەخوا دڵخۆشتان دەکات. لەبەر خاتری خوا نەفسی خۆتان بگرن. کەواتە ئاگادار بە
بەڕێزم کە ئەو وتار و شتانە گوێ لێ دەگری با گۆڕانکاریت بەسەرا بێت باشتر بە لە پارەکە نەک خراپتر ساڵ بە ساڵ هەفتە بە هەفتە با گۆڕانکاریت بەسەرا بێ